آدابی دوعاکردن علەمایانی بەڕێز کە ڕیزیان کردووە و نووسیویانە هەڵبەتە ناتوانین ئێمە لە دەرسێکە لە وتارێکە هەمویان باز بکەین، بە تایبەتی کە ئەبێ دەلیلیان لەسەر دێنینەوە یان نمونەیان لەسەر دێنینەوە لە یاوەران و لە تابعین. یەکەمین شت لە ئادابی دوعا ئەوەیە کە کاتەکانی بۆ هەڵبژێری، بزانی ئەو کاتانەی کە خوای پەروەردگار گیرایەکە کە پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم ڕوونی کردوتەوە لە چ کاتێکا گیرایە. یەکەمین کاتی دوعاکردن و یەکەمین ئومێدی قبوڵبوونی دوعا ناوەڕاستی شەوە، لە شەو نوێژەکانایە. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ: أقرب ما يكون الرب من العبد في جوف الليل الآخر فإن استطعت أن تكون ممن يذكر الله في تلك الساعة فكن. أفرمي لنزيكترين كاتك أخواي پروردگار لعبدك خوي نزيك لو كاتانا يكني وشو بشي دومي وشو بشي أخيري أقرتواني أو كاتانا ليادي خوايا بي لو سات وقتانا لسبيدي صالحانا بي لو كاتي أو دعابكي أو هول بدا لويابي. حديثي كتر لجابر ورضاي خوالي بأفرمي پیغمبر صلى الله عليه وسلم فرموي: إن من الليل ساعة لا يوافقها عبد مسلم يسأل الله خيرا إلا أعطاه. لا إمام أحمد جفرمي وهي كل ليلة. پیغمبر صلى الله عليه وسلم فرمي لنا وراستي شوا ساعة وقتك هي هر عبدێکی مسلمان لەو کاتەیە دوعا بکە و بپارڕێتەوە ئیلا خوای پەروەردگار پێی ئەبەخشێ. لە ڕیوایەتەکەی لای ئیمامی ئەحمەدیشا فەرمووی هەموو شەوێک هەر ئاوایە. ساتە وەختی دووهەمت کاتی سوجدەکانتە. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ: ئەمە السجود فاجتهدوا في الدعاء. هەوڵ بدەن لە سوجدەکانتانە دوعا بکەن. فقمن أن يستجاب لكم. شایانی ئەوەیە کە گیرا ببێ و دوعاکانتان قبوڵ ببێ، کەوابوو ئێوە لەو کاتانەیە بپارڕێنەوە، سوجدە بۆ خوا ببەن. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە صحیحی مسلمە فەرمێ: أقرب ما يكون العبد من ربه وهو ساجد فأكثر الدعاء. فەرمێ لەو کاتانەی کە خوای پەروەردگار زۆر نزیکە لە عەبدی خۆیەوە لە کاتی ئەو سوجدە بردنەی ئەم عەبدەیە، دەی لەو کاتێک کە تۆ سوجدەت بردووە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ کەوابوو دوعا زۆر بکە، کەوابوو تۆ لە نیوە شەوای تو خوای گەورە لێت نزیکە لە عیبادەتەکان تای و شەو نوێژە و پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی نزیکە. لە سوجدەی شەو نوێژەکەش تای حتمەن خوای پەروەردگار لێت نزیکترە و هەلی ڕەخساوی گەورەی دوعاکردنە، کەوابوو لەو کاتانەیە لە دەست خۆتی مەدە، دوعاکانت بکە. هەروەها لە کاتی بانگدانە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ: إذا نادى المنادي فتحت أبواب السماء واستجيب الدعاء. لەو کاتانی کە بانگە درێ دەرگای ئاسمانەکانە کرێتەوە و دوعاکان گیرا ئەبن، کەوابوو ئەویش هەلێکی تری ڕەخساوە بۆمان وەختێک کە بانگەدا هۆشمان لە دوعاکردن بێ. جا جاری وا هەیە برانی بەڕێزە، جاری وا هەیە دووسێ کات و دووسێ ئومێدی قوبوڵبوونی دوعا پێکەوە دێن. کاتی بانگە ئیفتاری ژەکەیتەوە یا لە سوجدەشای، لە دوعاکردن و پاڕانەوە تای ئومێدەکە ئینشاءڵڵا خوای گەورە لێت قوبوڵ. کات و شوێنێکی تر بۆ دوعا قوبوڵبوون بریتیە لە نێوانی بانگ و قامەتکردن. پیغمبر صلی الله عليه وسلم فرمي: الدعاء بين الأذان والإقامة مستجاب فادعوا. پارانەوەتان دوعا کردنتان لە نێوانی بانگدان و ئیقامە کردنتان کە هەڵەستن بۆ نوێژ لەو فاسڵەیە هەلێکی باشە بۆ ئەوەی کە دوعاکانتان گیرا بێ. دەیسا دوعا بکەن، بپارڕێنەوە. ئەمانە هەمووی دەرفەتی گەورەن بۆ کەسێک کە خوای گەورە ڕەحمی پێکرد بێ کە دوعا بکە و دوعاکانی خوای پەروەردگار لێی گیرا بکەن، کەوابوو دەرفەتێکی گەورەیە کە ئینسانی مسلمان بگەڕێ بۆ ئەوەی
ئەو کاتانە بدۆزێت